ئێوارەتان باش ئەمڕۆ بەرنامەکەمان لەسەر ئیمزایە تەنها ئیمزایەکی خۆمەکەم بۆ وەکو مێژوو بمێنێتەوە بژناسرێتەوە کامێکیە کردوەتی ئیمزا لای مامۆستا ئەمین ئەوەیە کە کاری خەڵک بە ئیمزاکەی تۆمەی سەر ببێ ئیمزا لە لای من وەکو ناسنامەی ئینسانەکەەوە تۆ توانی لە ڕێگەی ئیمزاکەوە کەسەکە بناسیتەوە مۆ ڕەمزێکە بۆ تۆ تێگەی ڕەمزێکە بۆ تۆی تر چۆن بڵێ تایبەتە بە خۆت بەس دەکاتی موسەوەرگرتنا پەیوەندی لەگەڵ ئیمزای هەیە ئیمزاکردن کارێکی ئاسان نییە بۆ کارێکی ئاسان لەبەرەوەی ئیمزاکردن ئەبێت تۆ بزانی یەکەم شتەکە چییە دووهەم ئەو ئیمزاش گرنگەوەی لە بەرژەوەندی شتێکا بێ کە مرۆڤ توانێت سوودی لێوەرگێ تەنانەت ئیمزاکردن لەسەر پارە یاخود لەسەر ئەو دراوەی کە لە وڵاتەیە بەکارێنیت ئەو ئیمزایی با بڵین کە لی نووسراوە مەحافظ ئەو ئیمزایە لەسەر کراوە پارەش یەکێکە لەوانەی کە بە ئیمزاکانی مەحافظە ناسرێتەوە من بۆ خۆم نزیکی 20 ساڵێکی ئیمزای تایبەتیمەیە هەمیشە شەرەوەیە ئیمزاکەم ئیمزای سەری کۆترێکە تا ئێستا ئیمزام نییە بۆ وەڵی بۆچی ئیمزام بۆ چییە باوەڕ پێی نییە باوەڕم پێی نییە ئایا ئیمزای تۆ ئیمزایەکی سادەیە یاخود ئیمزایەکی ئاڵۆزە ئەگەر ئاڵۆز بوو ها تۆ کەسێکی ئاڵۆزیت ئەگەر ئیمزاکەت سادە بووە کەسێکی سادیت ئەگەر مامۆستا ئەمین نەناسنەوە ئیمزاکەی ئەناسنەوە لەبەر ئەوە ئیمزا کارێکە ئینسانی پێ ئەناسێتەوە هەتا زۆر جار لەسەر تەوحی ئیمزاکان بەعزێک کە لە کۆڵێنەوە لەسەر ئیمزاکەن دەرونی شاعیرەکە دەرونی فەیلسوفەکە دەرونی ئەدیبەکە شی ئەکەنەوە ئەزانن ئەوە بای چەنە لەبەر ئەوە من هیچ شتێک بەبێ ئیمزا ناهێڵمەوە خۆی ئەوە ڕاهاتنە خۆی تۆ لە بیدایەتەوە مەسەلەن چۆن بڵین لە ئیبتیداییەوە لە مەکتەبەوە ئیمزا ئەکەیت لەسەر شتێک کە ڕاییت ئیتر هەر ئیمزای ئەکەیت من وەکو خۆم لە بیدایەتەوە چۆن ئیمزام کردووە هەرواشەیەکە من هیچ باوەڕ ناکەم دەلالێت لەو کاکە ئینسانەکە خاموز بێت یا مەسەلەن ئاڵۆز بێت ئیمزا قیاس نییە بۆ سادەی و ناسادەی ئیمزا و بڵین بۆ بەعزە شتێکە بەکارێت بەڵێ سادەی و کەسە دەرەخات وەڵی تر ئەو کەسە مەرج نیە بەڕای من مەرج نییە وابێت شکەم ئەنی بەڕای من نەخڵم نییە ئەڵێن مەسەن ئیمزا لەوە چێت ڕەندێکی علمیشی تاوێ زانستی تابێ ئەمەکە ئیمزاکەی چۆنە زۆری بیرکردنەوەشی یانی خەوتنەکەی چۆنە زۆری بیرکردنەوەشی بە هەمان شکڵە بێت مەسەلەن ئیمزایەکی سادە تعبیر لە کەسێکی سادە بکات وڵا پێم وابێ ئەو کات هەر کەسە پێی خۆشە ئیمزایەکی بێ سار کەس ئێستا من پێم وابێ زۆربەی گەنجەکان کە نامەیەک ئیمزاکەن پێیان خۆش بە ئەوڵی ناوی خۆیان و خۆشەویستەکەی بنووسن مژەکە جوان لە بیرم دێ ئەو جار کە نووسی بووم ئەو کات نووسی بووم پێ کە نێوی خۆم بوو خەتێکیشم لەبێنە فاصلە لە بێنادا نبوو نەوی ئەوڵەکەی ئەو کە شێ بوو شێم نووسی بوو ئەوم کردو بە ئیمزای خۆم هەردوو ناوەکە تێکەڵاو تێکەڵاو کردو وەکو ئیمزایەکی لات بوو کراوەشە یعنی ئەگەر سەری ئیمزاکەم بکەی ئەبینی باز نەیە ینی بە سنگێکی فراوانەوەیە بۆی شتەکان جوانتر بێ و کاریگەر بێ و مێدەوارم سوودمەند بێ بۆتە تا چەنە قەنەعەت بۆی ئیمزاگە بەسەن ئیمزایشی سادە بێ کەواتە تۆ کەسێکی سادەیت بەڵێ هونەرمەند ئەبێت لەوەش سادەتر بێت چونکە هونەرمەند مڵکی هاوڵاتیە نەمڵکی حیزبە نەمڵکی هیچ لایەنێک زۆر تەواوە ینی تەجروبەشی لەسەر کراوەوە زۆر جاران هەبوو جلێک دەرەچوو لە بیرم نەما گۆڤارێ بوو ئیمزای شخصیەتەکانی تیا بوو هەبوو ئیمزاکە زۆر معقەد و ئەوە نیە درو درێژ بوو فعلا کە ئەچوو لە ناو حیاتی و ئینسانەوە سەرەکەم فیزبی زەبەت ئینسانەکە ئاڵۆزە بەس دائیمەن ئیمزای سادەی و ئینسان و خاشێتی ئینسانەکەی پیشانە لا ئیرادی شاعری شتەکە تۆ بڵێ ئەم شتە ڕاست بێت من بە بۆچووری من وەکو تەجروبەی خۆم بەڕاستیزان بەختیار عەلی لە دوای هونەری دنیایە ڕستێکی زۆر جوانی هەیە ئەڵێ درۆزنترین شوێنی ئینسان دەموچاوێتی لەم شکڵگەرایە لەم فۆڕمگەراییە ئینسان دەتوانێت یاری بەپێی مەسلحەتی خۆی یادی بە شتەکان بکات بۆ نمونە کەسێکی ئاڵۆز دەتوانێت لە ڕێی ئیمزایەکی سادەوە ئاڵۆزەکانی خۆی بشارێتەوە یان من کەسێکی سادەم زۆر کات ئیمزا هەیە لە نەزانیەوەی کە ئەو کەسە شارزایی لە دروستنیانی لە دەنانی ئیمزای خۆی نییە کەسێک ئیمزا کە نەزانێ بکە مەرج نییانێ ئەو کەسە کەسێکی ئاڵۆز و شێوە و شپرزە و هەڵە شەو ئەمانە بێت یا یەکێک ئیمزاکەی جوان بێ کەسێکی تەواو واعی و تێگەشت و تێگەی دایمەنە ئەلتیزامی هەیە بەخۆیەوە ئیمزا بە پێی بۆ چوو نەگەڕێتەوە زۆر جار ئیمزا هەیە کەسێک
بەکو پیتەگەیکە وەکو هێڵەگەیکە من زۆر جار ئیمزای کەسی گەورەم بینیوە کە لە ئاستی باڵان و پلەپایانە ئیمزاکەی ئیمزاکی زۆر سادە بوو ینی ئەگەر بە تۆ بڵێنەوە ئیمزای فلان کەسە لەوانەیە زۆر بەسەر سامیەوە بڵێ چۆنەوە پیاوەوە مەسەرەن لەو پلەی هەیە وەزیرە نازام چییە جوانەوە ئیمزای کردووە ئیمزایەکی زۆر سادەشی کردو دوو هێڵی دروست کردویان خەتێکی داناوە ئیمزای خۆشوتی ئەژ ناسرێتەوە چۆنیت باشی تۆ ئیمزات هەیە ئیزا ئیمزا چۆنی ئیمزاکە بۆمانەکەی ئەمە ئیمزای مناڵەکە بزانین چۆنی بمانەکات ئەو ئیمزاکەتە خۆ ناو چییە ئەرکان ئەنی ئەمە ئیمزارکانەوانە ئیمزات هەیە بەڵێ ئیمزاکی تۆ سادەیان ئیمزایشی ئاڵۆزە ئالۆزە بۆ کەسێکی ئاڵۆزی خۆت نەوەڵە کەسێکی ئاڵۆزە نەخێن ئەڵێم کێشێک ئیمزاکی ئاڵۆز بکاتە کەسێکی ئاڵۆزە تۆ باوەڕ بۆ هەیە ناوەڵە ئەو ئیمزایە بۆ وەکو ناسنامە وایە وەکو هەوەیەک وایە بۆ ناسینەوەی ئەو کەسەیە لە وڵاتانیشە ئەگەر کارێکی خراپ بکەی هەر بۆ ئیمزای خۆدیا بە پەنجەمۆریە دۆزنەوە سەیریکەن ئێمە لەماوەی ئەم بەرنمەیە کە تقریبا 2 ساعتێکی پێچووە بۆ وێنەگرتنی بەرنمەیە چەند ئیمزایەکمان کۆ کردەوە بەڵام زۆر جار هاوڵاتیان یاخود هاوڵاتیانی ئەم شارە یاخود هاوڵاتیانی هەموو شارەکان پێویستیان بە ئیمزای بەڕێوەبەرێکە یاخود وەزیرێکە بەڵام وەزیرەکە بۆ ماوەی 2 هەفتە یاخود مانگی ڕایەگرێ ئەڵێ مەجالم نییە ئیمزای بکەم کەچی ئەو هەموو ئیمزایەمان بۆ هەموو هاوڵاتیە کرد یاخود نەرمەندەکان کرد لە ماوەی ئەم 2 ساعتەیە زۆر سپاسیان دەکەین بۆ یادگاری لەم بەرنامەیە مێنێت ئیمزاکانیان دەستان خۆش بێت. قد وەستاویت لەسەر ئیمزایەک باشە لە ناو دائیرەیەکە لە شوێنەکە مەسەن بۆ ماوەی چەند ڕۆژێک ئەو ئیمزای هەر نەکراوە بەڵێ بەڵێ ئێستا خەفەتێکی کەشمان هەیە ئێستا حالێن لەسەر ئیمزایەک نییە 169 ڕۆژنامەنووس چاوەڕێی ئیمزای بەڕێز وەزیری شارەوانیە ئەوە دوو مانگە ئێمە چاوەڕێی نییە بەڕێز وەزیری شارەوانی ئیمزایە بۆ ڕۆژنامەنووسانە بکە کە بەڕێز دیکتۆ بەرهەم ئیمزای لەسەر پێدانی یان بەخشینی زەوی کردووە ئەوە تا ئێستا نەکراوە چاوەڕوانە تا ئێستا ئیمزای ئەڵێن نەکراوە ئیمزایەکی بەسیتە ئیمزایەکی ئیمزانێ 5 دقەشی پێ ناچێت 2 سانێ و نیوە بەنسبەتی ئیمزاوە کە جەنابتان پرسیاری لەسەر بەڵام ئەو ئیمزای خۆی سڕێکی تایبەتی خۆشیە بەڕاستەکەی ئێستا ئەوانەی کە لە مەرحەلی مەسئولیەتان وەکو بڵێن مدیر عامەکان بەڕێوەبەری دائیرەکان وەزیرەکان بریکارەکان تێگەشتی ئیمزایشیان هەیە هەر عینی ئیمزای خۆیانە بەڵام لێرە لارەیەشی تێ بۆ نمونە ئیمزای ئاوایە لێرای 2 فەرعە بەڵام نە ئەمەیان سیانە ئەگەر سیانەکە بۆ ئیمزا ڕئیسەکەی مدیر دایرەکەی ئەڵێ بۆی سەرفکەن پارەکە بەڵام کە ئەمەی ئیمزای ئەمەی کرد لەسەر وەرەقەکە لەسەر عریزی ئەو کارمەند سێ خەتەکە بوو یعنی وەسەرفیکەن یعنی بەڵام ئەگەر 2 خەتەکە بوو وەسڕی بەری خوانە یعنی ئەوشدا حجەجی بێت ولا وڵای مخەسارتمان وڵات و داوای لێبوردن دەکەین سەرفی ناکە یعنی بۆی سڵێ ناکە ژمێریارەکەی ڕێک ئیزانێکی ئیمزاکەی چۆن ڕێگە زانی ئیمزای بەڕێوەبەرەکە ئەڵێ ئایا سەرفیکەن یا سەرفی بکەن وەڵام بترسی لە مەوضوعاتێک ئەگە داوایش چێکمان کرد مەسەلەن ئەگە بزانین سێ خەت یان 2 خەت یا 2 خەتەوە زۆر یان لار و ڕێکیش بۆی هەیە بوزە قەزم من لەسەر ئیمزاکەی خۆم قسم کرد هەیە لار و ڕێکە بۆ نمونە ئێستا ئاوایە ئەیە کە ئاوایە وانە ئەم ئەوەیە ئاوا سادەکە لەبەر خاتیوەنی ئەگەر ئاوا بوو ینی بۆی سرف بکەن بەس ئەگەر ئاوا بوو ینی بۆی سرف بکەن زۆر وەستاوم چاوەڕێم کردووە چاوەڕێیەکی ئیمزا کردووە چۆنی هێتا خەڵکێک ڕۆیشتووە قەڵە باڵق بووە من لەخوا بەسیابێ پێویستم بە ئیمزا نەبووە سەیرەکەی کابرا ئیشێکی دایرەی هەیە یان ئیشێکی تەعیناتی هەیە یان ئیشێکی خانووی هەیە 2 مانگ 3 مایان لەسەر مدیر عامێ یان لەسەر وەزیرێکە وەڵا وەزیر سەفەری کردو وەزیر کۆبوونەوەی هەیە مدیرەکە کۆبوونەوەی هەیە ئایا معقولە مۆزەفێک لێرەوە
ڕەنگە 10,000 بچێتە هەولێر و بێتەوە بۆ ئیمزایەک کارمەندێ بۆی تەعین بێ بچێتە هەولێر و بێتەوە 10,000 پارەیەکی زۆر سەرفەکە هیلاکی ماندووبوون ڕەنگە لەو ڕێگایە لە دامی سیارە شاتیا بچێت ئیمزای نە قورسە کاکە یاین چەند جار زەلامە بۆ لێ چوومەتە دایرە ئیمزایەکی مدیرەکەمە بۆ وەڵامە دی لێرە نییە کۆبوونەوەی هەیە مەجای نییە ئێستا تۆ مەجال تێ ئیمزایەکمان بۆ بکەی منێ مەجالم هەیە ئیمزایەکتان بۆکەم زۆر چاک ئەوە ئیمزایەک بۆ ئێوە وەڵا وەرەقەکە دڕان ئەو وەرەقەشم دڕان جاری وا هەیە 3 چارەک نیو سەعات ڕۆژێکە بەرپرسەکە لەوێ نیە مدیرەکە لەوێ نیە یاخو کێشەیەکی زۆر زۆر لاوەکی هەیە ها ئەیهێنن ئەیبەن وەکو جارانی ژنی خۆتان نەزانن لێرەوە هەتاکو ئەگەیتە زەریبەی دەخل هەتاکو ئەگەیتە دائیرەی شۆرتا هەتاکو ئەگەیتە مەحافەزە 2 سەعاتی پێ ئەچێ لەوێژ ئەگەر 2 سەعاتی پێ چوو معناوێ ئەو ڕۆژە لە دەست و ئەگەر بیری بێ من پێشتر وتم ئیمزا زۆر بێ نرخە بۆیە زۆر جار لە بەردەم بەڕێوەبەرێکی گشتیە یان لە بەردەم مەسئولیەکە بۆی ئیمزاد لا مهم کە خۆی مهم نییە ئیمزا مهمە بەس زێرە مهم نییە مەسەن 3 ساعت بدار ئیمزایەکە وەستی ئەوە ئیمزاکە لا مهم جایواڵن دوومان وەستاوی بەڵێ یعنی فترێکی زۆر بۆی ئیمزایکی ئەتیادی تۆ 3 ساعت وەستی بۆ ئیمزایکی گرنگ مەسەلەن هەرێستا خەڵکی خەریکی کارتی زانیاریە دەوەستێ بۆ ئیمزای خەڵک ساڵێک بوەستێت سەرگەشتە 2014 مەسەلەن لە 2014 سەری کارتی زانیاریەکە هەموو بابەتەکە ئیمزایەکە بەڕاستی تۆ بێت تا 2014 چاوەڕێی ئیمزایەکەی ئەوە سڕیبەری ڕێزی دارەکە و لەگەڵ مۆزەفی حساباتەکەی ئەبێت چەند جار مەسەلەن ئێمە جارەوە بەسەر هاتووە لەوانەیە خەڵکانێکی دەرچیان پێ نەکردێت لەعینی کاتە پارە و بژدەژەوە مغەزاتیژە بووە یعنی من لە دارەی سندوقی نیشتەجێ لەوێ شوقەمەیە لەوێ جار وایە لەسەر ئیمزایە گەمێنمەوە کاتێکی زۆر ئیمزا باشە ئەگەر گرنگە زۆر پەیوەندی بە ژیانی ئینسانەوە بە گۆڕانکاری لە ژیانی ئینسانە یان پەیوەندی بە حیاتی ئینسانەوە هەیە بۆچی زوو ئیمزایە ناکرێت ئەگەر گرنگیش نییە بۆ هەر ئیمزا ینی بۆ ئیمزا بکرێت لەوانەیە کاتی تەوقعکردنی ئیمزایەک زۆر جا 3 ڕۆژ بخایەنێ ئەنێ بە زۆر یان بە شێوەیەکی تر بڵێم ئیمزا گرنگکەن مهمکەن لای تۆ لە ژیانی تۆ با بزانین ڕای هاوڵاتیان چێ سەبارەت بەمە لەسەر ئیمزاکردن قساکەین لەسەر ئەوەی کاتێکە تۆ وێنەیەکە کێشید یاخود شعرێکە نووسید یاخود نامەیەک ئەنووسید بۆ کەسێک ئیمزای خۆتی پێوەکەی یاخود چەند جار لە ژیانتا تۆ ئیمزاکەی خۆتە گۆڕیوە ئەم ئیمزایە تەنها بۆ ناسینەوەی وێنەکەیە بەڵێ ئەو ئیمزایە بۆ وەکو ناسنامەوەیە وەکو هەوەیەک وایە بۆ ناسینەوەی ئەو کەسەیە لە وڵاتانیشە ئەگەر کارێکی خراپ بکەی هەر بۆ ئیمزای خۆدیا بە پەنجەمۆریە دۆزنەوە ئیمزاکەی تۆ نزیکە لە ناوەکەی خۆتەوە بەڵێ لە مەتامی شاریشی ساداخم بۆ ئیمزاکەم سادەیە باشە پرسیارەکەم وایە زۆر جار بۆ نمونە تۆ ئەڵی ناسنامەیەکە ئەم ناسنامەیە کە ئیمزایە زۆر جار ئەگۆڕێ مەسەلەن تۆ لە مناڵیەوە یەک ئیمزایەتەیە من لە مناڵیەوە یەک ئیمزام هەیە هەر ئیمزاشم بەکارهێناوە هەتاکو ئێستا ئیمزام بەکارهێناوە ئەو کۆترە بۆچی لە ئیمزاکەتە نازانم جاری وایە لیان پرسیومەوە بۆ کۆترە ینی کەەوە هینە شماڵ بژارەوە ئیمزای شماڵ بژارەوە سەرەتا بیرم لێ نەکرێتەوە بەشێکی ڕەنگە دروستکردنی ئیمزا بەشێکی پەیوەندی بە لاشعوری ئینسان خۆیەوە هەیە زانی وڵا پێم وابێ ئەو کات هەر کەسێ پێی خۆشە ئیمزایەکی بێ هەر کەس ئێستا من پێم وابێ زۆربەی گەنجەکان کە نامەیەک ئیمزاکەن پێیان خۆش بە ئەوڵی ناوی خۆیان و خۆشەویستەکەی بنووسن مژەکە جوان لە بیرم دێ ئەو جار کە نووسی بووم ئەو کات نووسی بووم پێ کە نێوی خۆم بوو خەتێکیشم لەبێنە فاصلە لە بێنادا نبوو نەوی ئەوڵەکەی ئەو کە شێ بوو شێم نووسی بوو ئەوم کردو بە ئیمزای خۆم هەردوو ناوەکە تێکەڵاو تێکەڵاو کردو وەکو ئیمزایەکی لات بوو والله من لە مرحلەی گەنجەتی ما وابزانم حرفی یەکەمی خۆم و حرفی یەکەمی ئەوم داناوە بۆ ئیمزاکەوە بۆ ئیمزاکە بڵێ کە مەسەلەن چی ئیشێکی دایرۆشتی واکەی چیەکەی هەرەوە یاخەتی لێ متاوە ئیمزایە هەرەوە نەتای هەرجارتەنە عادی پێ بکەم هەر جار ئیمزایەکە ئارەوەڵا حەزەکەی سە ئیمزا بووەکەم هیچی لێ هیچ ناچ یعنی تۆ ئیمزاکەی تۆ جێگیر نییە تا ئێستا جا ئیمزاتێ زیاتر والله باشە ئەگەر بۆ نمونە بنایی تۆ شتێک کرا چۆن ئیمزاکەی خۆتە ناسیەوە وڵی مەگەر ئیمزای خۆم بناسمەوە زەحمە دەبی ناسمەوانێ بەس شتێکی واش ناگرێ بە ناوی منەوە شتێ بگرێ هەتاکو موچە وەرەگری تۆ نە مەسەلەن کە ئەچیت ناو دائیرەیەکەوە مەسەلەن پێت دەڵێن ئەو ئیمزای بکە تۆ چیەکەی لە خۆت لە خۆمە ئایشیان بۆ لێەکەم و تۆ ئیمزای شتێکی ئاسایی ئارەوەڵا ناخۆشترین ئەو ساتە وەختە چیە کە تۆ ئیمزاتیەکەیت زۆر جار ئەڵێن وەکو باسیەکەن لە یاسایە ئەگەر تۆ شتێک بە دڵە نەبوو کاتێک ئیمزاکەی زۆر بە دڵ ناخۆشی ئیمزایەکەی بۆ نمونە زۆر جار ئیمزای جیابوونەوەی دوو کەس کراوە لە ناو باڵین دادگایە
یاخود کە ئیمزایك لە هەمووی ناخۆشتر ئەوەیە کە وەختی خۆی ئەڵێن کەسێک کە لە سێدارە دراوە ئەبواە خۆشی ئیمزای بکردایە لە شەر ناوەکەی خۆیان بیتایە ئەوە ئیمزای من ڕازیم بەم یعدامکردنا چەند ناخۆشە. پرسیارێکی ترمانەوەیە ئایا لە ژیان تا تۆ ئیمزات کردووە بۆ هیچ حیزبێک هیچ سیاسەتێک هەرچەنە حەقی خۆشتە تۆ سەر بەچی ئەفکارێکی یاخود چی بیرکردنەوەیەک هەیە بە تەئکید تا ئێستا بە هیچ جۆرێژی لە ڕابردووشان نەبووە. نەخێر بە هەموو تەمەنە قەتیش نای. شێڵن ئیمزای حیزبی مەسەن ئەڵێ ئیمزاو کردو بۆ حیزبە. ناخێر بە هیچ شێوەیەک تا ئێستا هیچ ئیمزایەک ئیمزام کردی بێتەنا بۆ موسەوەرگرتن بووە بۆی شتێکتر ئیمزام نەکردو بەڕاستی حتا کە کتێبی خۆشم هەدیە کرد بێ بە کەسێک یان بسوێتم بێکێکی بەم ئیمزای خۆم لێنایەوە. من وەکو شخصی خۆم تا ئێستا حزبی نیم چۆن حەزم لێنێ من هەموو کاتێ مرۆڤێ ئازاد ئیمزاو نەکردەوە چوارچێوەی هیچ حزبێکە تا ئێستا ئیشم نەکردووە چۆن وەکو خۆم هەموو کاتێ وتومە چۆن من ئیشی هونەریەکەم هونەرمەند بۆ حیزب ئیش ناکات هونەرمەندێکە بوو بە حیزبێتە هونەرمەند نییە لەسەر کارە هونەرەکان ئیمزاکی ئەرێ بەڵێ ئیمزای حیزبی شێوە ئیمزا حزبی شێ خەل لە خۆت ئیمزاو کردو بۆ شتێکە نەزانی چی شتە نا قەت نا ئێستا ئازانی کە تۆ ئیمزایی ئەمە بۆ چی کە کردوانێ بەڵێ بۆم بەرنامەیە بوو تەنها ئەوە مە ئیمزایەک لەسەر کتێبەکەی بەختیار عەلی بۆتانەکەم لەسەر ئەم وەرەقەی ئێمە لەسەر ئەو وەرەقەی ئێوە باشە بەسەر چا بە ئینگلیزی نوێنم بە کوردیە. ئەلو ئەلو بەڵام ئاڵۆزە لەوانەیە منش ئاڵۆز ئیمزاکەی من تۆسی سادە نییە تۆش کەسێکی من تەسەوەرەکەم بە ژۆری ئیمزاکە بیایی نازم. ئیمزاکردن کارێکی ئاسان نییە بۆ کارێکی ئاسان لەبەرەوەی ئیمزاکردن ئەبێ تۆ بزانی یەکەم شتەکە چییە دووهەم ئەو ئیمزاش گرنگەوەی لە بەرژەوەندی شتێکا بێ کە مرۆڤ بتوانێت سوودی لێوەرگێ یا بتوانێت کارێ بکە بۆی بتوانێت بەخشندە بێ و شێکی جوان بەخشە بە خەڵک. ئەمە ئیمزای نەموچەوەرگرتنە نەحیزبیە نە شتێکە کە با بڵین خەتەر بێت ئیمزایەکە بۆ بەرنامەکەمان بۆی کە خەڵک بۆی بەرنامەکەمان جوانتر بێ ئیمزایش هونەرمەندی تابێت. جا منیش بە خۆشحاڵیەوە چونکە بەرنامەیەش و بە تایبەتی بەرنامەی بەڕێزیشێکە لە بەرنامە جوانەکان یعنی من بەختەوەرە بم بکە تۆ منێ دۆزیەوەی ئیمزایە بۆ بکە. زۆر جار ئەڵێن هونەرمەندان خەڵک پێی خۆشە هونەرمەند ئیمزایەکی بۆ بکە. نای خۆشت و یعنی لەسەر ئیمزاکە نای خۆشت و ئیمزاکەشی لەسەروانێ؟ نا نێوی خۆم جیایە بەس ئەوە هاوار مقالبێکە بە من دراوە کە پێیانەوتم هاوارە و کات کە شتم ئەنووسی بە نێو هاوار و ئەمیان ناسی خۆمیان ناسی بەڵام وەکو خۆم شخصەن خۆم ناوم هاوار نییە. ئێستا ئێمە دوو کەسین ئەمیش نای کاروانە کاکاروانێ؟ بەڵێ منیش ناوم کاروانە. من هەر جیاوازە بێت جیاوازە بێت یەکیش یەک ناویشمانەیە یەک ناویشمان بەڵێ ئەمە ئیمزای بۆ شێوەی من بۆ شێوەیە ئیمزای توێ ئیمزای من بۆ شێوەیە بەڵێ نابێ هیچ ئیمزایەک لە یەک بچێ کە لە یەک بچێ هیچ ڕاستە ئێمەش ئیمزایەکەم ئەمەش ئیمزاکەی من اینجا بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ ئەتان بینمەوە.